گەورە و میهرەبان، میوانانی ئاهەنگی سەرخستنی لیستی 194 بەخێرهاتنێکی گەرمتان دەکەین لە هەر شوێنێکەوە هاتوون، بە تایبەتی جەنابی مامۆستا عەلی باپیر و برایان و هاوڕێیانی. بەڕێزان، ئێستاش ئاهەنگەکەمان ڕازاوەتر دەکەین بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن برای بەڕێزمان کاک حاجی عەبدوڕەحمان با جەنابێم فەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. مثل الذين اتخذوا من دون الله أولياء مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. إن الله يعلم ما يدعون من دونه من شيء وهو العزيز الحكيم. وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون. خلق الله السماوات والأرض بالحق إن في ذلك لآية للمؤمنين. اتل ما أوحي إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. خۆشحاڵین بە گەرم و گوڕیتان لە ئاهەنگی سەرخستنی لیستی 194. بەیداخەکانتان بەدەستانەوەیە، بەردەوام بیشەکێننەوە. کۆڵ نادەین و بەردەوامین. ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستانین. ئێمە ڕەمزی بەردەوامی و بەرخودانین. ئێمە ڕێبواری ڕێگەین و بەڵێنە هەرگیز کۆڵ نادەین. بەشداربوانی ئازیز و خۆشەویست، ئێستاش بفەرمونون لەگەڵ مارشی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی داوا لە بەڕێزیان دەکەین. جەنابیان بفەرمون بۆ سەرمەنەس.
باورو بلوزوش خروشه بهزی دیرو بازو هست و هوشه بدا سازی و بخم خوری و پروشه لبینا دادگری داته دکوشه بجی زداری و گندانی ناسته ایمان لگم خدا و من ندبسته الله و طباکم نوسته سر بخوری کردستان نوسته
دەستخۆشیمان هەیە بۆ ستافی ماشی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. دەنگدان گەورەترین هەلە، ڕۆژی زەبر و گورزی گەلە، شۆڕشە تۆڵە و سزایە، ورە و هیممەت و هیوایە، بورکان و بوومەلەرزەیە، زریان و کڕێوە و تەرزەیە، شەڕ و جەنگی دەنگ و سەنگە، خرۆشانی دەریای مەنگە، ئێمە ئاوا لێڕوانین، ڕۆژی دەنگدان لە مەیدانین. بەڕێزان، ئێستاش داوا لە کاندیدە بەڕێزەکانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامیەکەین. بەڕێزیان تەشریفیان بێنن بۆ سەر مەنەست. من کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن فەرمانی سەروەری دەستانم، شنەی شەماڵی گەنیان و کوێستانم، ڕەنگی خەڵکم پەیامی شەهیدانم. باوەڕ و جۆش و خۆشێ، بەهێزی دیر و باز و هەست و هۆشێ، بەدڵسۆزی و بەخەمخۆری و بەشداربووانی ئاهەنگی لیستی 194 ئێستاش گوێویستی وتەی بەخێراتن دەبین لەلایەن بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد، بەرپرسی مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی. با بەڕێزیان بفەرمون. سەربەخۆیی کوردستانە مەبەستە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لشاری جەرگس و تاوانەوە، لە پایتەختی شەهیدان و ئەنفال کراوانەوە، لەم ئێوارەیەدا هاتوین پێتان بڵێین سەرکەوتنمان زۆر نزیکە و وا لە ڕێیە، پشتیوان بەخوای پەروەردەگار، چونکە لیستەکەتان لیستی شار و دێیە، لیستێکی ئەمیرێکی مفەسیر و ڕۆشنبیر و بەهزر و بیرە، لیستی خوشکان، لیستی خانمانی ڕووسورە، لیستی شەهادە و داوێن پاکی، لیستی خزمەت و دەستپاکی، لیستی پێشمەرگە و بانخوازە، لیستی خەڵکی ئاشتی خوازە، لیستی سربەخۆیی و دادگاکان، لیستی هیوای زیندوی ژیان، لیستی توێشووی ڕێگای دوورە، لیستەکەی بەرنامەی بەخشین، لیستی بێلانە و بێنەوایان، هیوای گشت خۆشی نەدیوان، لیستی مامۆستایانی منبەر، ڕێگای سەلەف و پێغەمبەر صلی الله عليه وسلم، لیستی گزنگی خۆری ئومێدی دەمکەلە، ئەم لیستە خاوەن ڕابوونە، فکر و جیهانبینی، لیستی ئاسایشی گەل، لیستی پیری بە ئەزمونە، لیستی سۆزی نەتەوایەتی، دینداری و هەم کوردایەتی، لیستی لاوە، ئەم لیستە هی مامۆستایە، هی کرێکار و وەستایە، ئەندازیاری نەخشەساز، پزیشکی ئێشکگر و چارەساز، ئەم لیستە پەیامی تۆی قوتابی و خوێندکارە، لیستی ڕەوشت و ئاکارە، فریاد ڕەسی شەوی تارە، ئەم لیستە لیستی ئێوەیە، خۆشی هەموانی پێوەیە، لیستی کاندیدانی خزمەتکار، لیستی بەڵێن کرد نەکردار، ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، جەماوەری بە شەرەف و سەربەرز و سەرخەر و پشتیوانانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. السلام عليكم ورحمة الله وبركاته.
سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێت. بە ناوی ستافی مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان و تەواوی ئەنجومەن و وەرگانەکانیەوە لە ناخی دڵەوە زۆر بەگەرمی بەخێراتنی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا عەلی باپیر و ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کاندیدە بەڕێزەکانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان و سەرجەم میوانە بەڕێز و خۆشەویستەکان دەکەین. لە خوای گەورە دەپاڕێنەوە پاداشتی ئەرک و ماندووبوونتان، لێبڕان و دڵسۆزیتان، شەونخوونی و ئەمەکداریتان بە باشترین شێوە بداتەوە. خەڵکی دڵسۆز و بە ئەمەک و خۆشەویستی شاری چەمچەماڵ و دەوروبەری وەک لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ئەم خولەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەژێر دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین. بە ژمارە لیستی ١٩٤ بەشداری پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی کردووە، ژمارەیەک کەسایەتی بەتوانا و ئەکادیمی دەستپاک و ئەمانەت پارێزی دڵسۆزی کاندیدی پەرلەمان کردووە و بە پشتیوانی خوا و پاشان هەوڵ و هیممەت و پشتیوانی ئێوەی دەنگدەری بەڕێز و خۆشەویست دەنێرێتە پەرلەمانی کوردستان و خوا یار بێ دەبنە زمان حاڵ و نوێنەری ڕاستەقینەی خەڵکی بە شەرەفی کوردستان. جێگەی شانازیە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بارودۆخێکی گیان تاسێن و تاقەت پڕوکێنی نەخوازراوی وەک ئێستا و تەنانەت ڕابردووی حکومڕانی بنەماڵەیی لە کوردستاندا کە بەردەوام بەشێکی زۆری سەروەت و سامانی گشتی داهاتی فرۆشتنی نەوت و خاڵە سنوورەکان بەهەدەر دراوە و ڕێز و شکۆی بەرز و کەش ئاسای چینی مامۆستا و موچە خۆرانی کوردستان خراوەتە ژێر پێ و سوکایەتی بە مەندیل و ڕیش و پیرۆزەکانی مامۆستایانی ئاینی و خەڵکی ستەمدیدەی کوردستان کراوە. گەنج و لاوەکانمان ڕۆژانە لە ماڵی حەسرەت و نائومێدیدا بەهۆی شەپۆلی کۆچی بە کۆمەڵەوە بێهودە و لە دەریا و زەریاکان سەریان ناوەتەوە بوونەتە خۆراکی قش و نەهنگەکان. پێشمەرگە کە ڕەمزی شۆڕش و بەرخودان بووە زۆر جار بۆ مەرامی شەخسی و حیزبی بەکارهێنراوە و تیرۆری ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسان لەم هەرێمەدا بۆتە کار و پیشەیەکی ئارەزومەندانەی پارتە سیاسیەکانی دەسەڵاتداران. ئەمە لەوەش سەمەرەتر داهێنان و سەپاندنی بە زۆر بە ناوی ستەمی پاشەکەوتی موچە وەک پاسا و بیانووی قەیرانی دارایی و باری خراپی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان. هەر لەو ڕوانگەیەوە بۆ گێڕانەوەی هەیبەتی پەرلەمان و حکوومەت و کۆتایی پێهێنانی عەقڵێتی قۆڕەخکاری و شکۆی حورمەتی مامۆستایان و بەدامەزراوەی کردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە یاسایی و نیزامی کردنی هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێز و پێگەی کۆمەڵایەتی تاکی کورد و گەشانەوەی گەنجان لە تەک خولیا و خەونەکانیاندا و گێڕانەوەی سەروەت و سامانی زەوتکرا و بە هەدەردراودا با هەمومان پێکەوە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان سەر بخەین و ئەو ڕۆژە بکەینە کەرنەڤاڵی سەرکەوتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان 16 محەڕەمی 1440 کۆچی بەرامبەر 26 نۆی 2018 میلادی. والسلام عليكم ورحمة الله وبركاته. هەموو لایەک بەخێر بێن سەر چاوەکان. بەشداربوانی عزیز و خۆشەویست، لەم مینبەرەوە ئومێدی سەرکەوتن بۆ تێگڕای خوشکان و برایەنمان دەخوازین لە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی. ئێوەش ئاڵاکانتان با بەردەوام شەکاوە بێت تا سەفەر هەنگاوی بێت. ئەم شاڕێگەیە بەرنادەین.
تا سەفەر هەنگاوی بێت ئەم شاڕێگەیە بەرنادەین. خۆشەویستان، بەشداربوانی ئازیز و خۆشەویست، ئێستاش گوێبیستی پەخشانە شیعرێک دەبین لەلایەن بەڕێز کاک سەرباز حەسەن ژاڵەیی. با جەنابیان بفەرمێت ئاڵاکانتان بانەوەستێت، سەرکەوتینی لیستان نزیکە ئینشاءڵڵا. دەبوتۆزی بێتوانایی لەسەر چارشێوی تەمەندان بەشنا باید دەبگرن. السلام عليكم ورحمة الله وبركاته. لێمان دەپرسن ئێوە چین؟ لێمان دەپرسن ئێوە چین؟ لەکوێوە هاتوون و بۆ کوێ دەچن؟ لەسەر کام ڕێهەنگاو دەنێن؟ لە کێ دەچن؟ پێتان دەڵێن بێتەمومش ئاسان و ڕوون، پڕ بە گەرو هاوارەکەین بێچەند و چوون. ئێمە گەرومان بە ئاوی سەمزەم پاراوە و دەستنوێژمان هەڵگرتووە بە بەفراوی دوندی قەندیل. ڕەنگ و ڕوومان کوردانەیە و بەیداخی یەکتاپەرستیمان لەسەر ناوە وەکو مندیل. ئێمە و مێژووی 15 سەدا پەیفێکی سەر یەک پڕاوین، لە پشت کاوانی کوردیەوە ڕێکەین و ڕێمان یەک ڕێ و تیم و وزەی یەک هەنگاوین. ئێمە وزەی سەرکەوتنمان لە بەدرەوە وەرگرتووە، نۆکی خامەمان داستانی گردی ڕەمکان و شارە زور و هەورامانی بە مێژووی پڕسەروەری ناساندووە. ئێمە ئێستا چەشمی حوسەین، ئێمە ئێستا چەشمی حوسەین پێدەشتی کوفەتە یەکەین. بە تەنهاش بین بێسەڵەمین لە بەرامبەر کۆشکی زۆردار و ستەمکار ئاڵای دادگەری هەڵدەکەین. ئێمە هەردەم وتومانە و دەیڵێنەوە کە کوردین و کوردستانین، نەنگی نییە و سەربەرزیە سەروەرمان شای مەدینەیە و خاوەن پەیامی ئاسمانین. ئێمە هەردەم وتومانە و دەیڵێنەوە کە کوردین و کوردستانین، نەنگی نییە و سەربەرزیە سەروەرمان شای مەدینەیە و خاوەن پەیامی ئاسمانین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆی گەورە پاداشتی کاک سەرباز بداتەوە. هەر دەسەڵاتێک دز و ناپاک بوو، فرۆشیاری گەل و میلەت و خاک بوو، ئەوە سەرچاوەی مەینەتی و ژانە، دەبێت لە سینۆ بکرێتە پەندی زەمانە. ئامادەبوانی بەڕێز خۆشەویستانی سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی، با هەمومان پێکەوە گوێی دڵمان بکەینەوە بۆ وتە شیرین و بەپێزەکانی جەنابی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی. با بەڕێزیان بفەرمێن.
السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. زۆر خۆشحاڵم کە بە دیدارتان شاد دەبم خوشکان و برایان، بە ڕیسپی و بە کامڵ و بە گەنج و بە منداڵەوە لە شاری کوردپەروەر و ئیسلامپەروەری چەمچەماڵ، پایتەختی ئەنفالکرا و شەهیدان و ناوچەکانی دەوروبەری هەموو لایەکتان بەخێر بێن. خوا پاداشتان داتەوە کە هاتوون بۆ پشتگیریکردنی و سەرخستنی ئەو کار و پرۆژەی کە کۆمەڵی ئیسلامی خستوێتە سەرشانی، کە دیارە بەشێکی بریتە لە پرۆسەی بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدان و هەڵبژاردنی نوێنەرانێک بۆ پەرلەمانی کوردستان. برا خوشکانی بەڕێز، من دەمەوێت چەند ڕاستیەک هەم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست کە ئامادەن و هەم بە هەموو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان ئەوانەی کە گوێیان لە دەنگمان دەبێت کاری چالاکی سیاسیان پێش هەموو شتێ بریتێ لە ڕازیکردنی خوا سبحانه وتعالى. گەورەترین ئامانج مرۆڤ لە ژیانی دنیایدا تەحقیقی بکە ئەوەیە کە خوا لە خۆی ڕازیکە. ئێمە بەو ژیانە کەمە دنیاییە کە دەسمایەی ئێمە ئەو تەمەنە دنیاییە کە پێمان دراوە دەتوانین ڕەزامەندی خوای پێوە دەستبێنین کە ئەوە گەورەترین ئامانجە مرۆڤ لە ژیانیدا تەحقیقی بکە. وەکو خوا دەفەرمێت وەریضوان من الله ئەکبەر، ڕازی بوونێک لە خواوە لە هەموو شتێک گەورەترە. ئێمە بەهاندەری ڕازیکردنی خوا سبحانه وتعالى دەمانەوێت خزمەتی خەڵک و وڵاتی خۆمان بکەین، دەمانەوێت خزمەتی میلەتی خۆمان بکەین بەبێ جیاوازی، چونکە خوا سبحانه وتعالى لە قورئاندا خۆی بۆ ئێمە پێناسە کردووە بە رب العالمین، پەروەردگاری جیهانیان، نەیفەرمووە رب المسلمین. ئێمە لە سوورەتی فاتحەدا دەخوێنین الحەمد لله رب العالمین. خوا کە پەروەردگاری هەموو کەسە بە ڕەش و سپێوە بە عەرەب و عەجەمەوە، بە نێر و مێوە بە ورد و دروشتەوە، بەرنامەکەشی فەرق بە کەس ناکە. ئێمەی مسلمان، ئێمەی ئیسلامی بۆیە دەڵێن تەنیا کاتێک خەڵک بەختەوەر دەبێ، دادگەری لە نێودا دەشەسپێ، تەنیا کاتێک خەڵک پێکەوە تەبا دەبێ لەسەر بناغەی دادگەری، چونکە بەبێ دادگەری تەبایی پەیدا نابێ. تەبایی و ئاشتەوایی و پێکەوە گونجان، خێر و خۆشی بەبێ خەم خواردن لە بناغەکەی کە بریتێ لە دادگەری خەون و خەیاڵە. ئەوە ڕاستی یەکەمە کە دەمەوێت بە هەموو لایەکی ڕابگەێنم کە ئێمە لەگەڵ قسەکانی خۆماندا ڕاستمان کردووە و ڕاست دەکەین. ئەوەی کە پاڵمان پێوە دەنێت ئێمە خزمەتی خەڵک و وڵاتی خۆمان بکەین بەڕێی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەیە کە خوا لە خۆمان ڕازی کەین. جا ئەگەر ئینسان ئەو ئامانجە بەرزەی بوو، ئەو ئامانجە بەرزەی دەیپارێزێ لە خلیسکان و لە دۆڕان و لە فرۆشران و لە کڕدران. ئێمە خۆمان لەگەڵ ئەو چینە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە یەکتر دەناسین. زۆر کەس دەبینین و بینیومانە قسەیەک دەکات تەنیا بۆ سەعاتێک قسەکە دەکات. ئێمە عادەتمان وان نییە. صفەتێکی زۆر بنەڕەتی لە ئینسانی مسلماندا لە هەر کەسێکدا کە بێوێ خزمەتی خەڵک و وڵات کە ڕازگۆییە. بۆیە خوا دەفەرمێت يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين.
ئەی ئەوانەی بڕواتان هێناوە پارێز لە خوا بکەن و لەگەڵ ڕاستاندا بن. چێ دەتوانێت ڕاست بێ و لەگەڵ ڕاستاندا بێ؟ کەسێک کە ئەهلی تەقوا بێ، چاودێری خوا بەسەر خۆی ببینێ. ئەگەر نا قسەیەک دەکا دوای سەعاتێک ئەو قسەی ئێکسپایر دەبێ. چەندمان بینین پار قەرسیلیان بۆ خەڵکی تا پشتێن دێهێنا بوو، بەڵێنی زۆریان بە خەڵکدا چیتان بۆ دەکەین و چیتان بۆ دەکەین. ئێستا پێچەوانەی قسەکانی پاریان دەکەن. چەندمان بینین بە خەڵکیان گوت دەنگمان پێ بدەن لەگەڵمان بن، خەڵک دەنگیان پێدان و لەگەڵیان بوون. گوتیان واتان بۆ دەکەین واتان بۆ دەکەین. کەچی ئەوەی کە کردیان تەنیا بۆ بنەماڵە و خزم و حیزب کردیان، خەڵک و خوایان لەبیر نەبوو. بۆ؟ چونکە کارەکەیان لەسەر بناغەی تەقوا دانەمەزراند بوو. چونکە ئەوەی کە دەیجوڵاندن، ئەوەی کە هاندەر و پاڵنەریان بوون، ئەوە نەبوو کە خوالیان ڕازی بێ، ئەوە بوو کە قاسە و گیرفانی خۆیان و خزم و حزب و بنەماڵە و دەوروبەریان پڕتر بێ، با لەسەر حیسابی ڕەش و ڕووسکردنی خەڵکیش بێ. بۆیە من وەکو دڵسۆزێکی هەموو لایەک پێتان ڕادەگەیەنم ئەو فەرمایشتەی پێغەمبەرتان دێنمەوە بیر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين. مرۆڤی بڕوادار دوو جار لە کونێکەوە پێوە نادرێ، دوو جار لە کونێکەوە ناگەزرێ. حەیفە خەڵک و میلەتی ئێمە 27 ساڵە ڕێک دەکوتێتەوە، 27 ساڵەشتی تەجربەکرا و تەجربە دەکاتەوە، دوای شەر پەنجەی پەشیمانی دەگەزێ. بەڕاستی من بە سەراحەت پێتان بڵێم ئێمە مەسەلەی هەڵبژاردن و ناردنی پۆلێک لە خەڵکی بژاردە بۆ پەرلەمانی کوردستان بە کارێک لە کارەکارمان دەزانین، بەڵام بە هەموو کاری خۆمانی نازانین. کاری ئێمە پێش ئەوە بریتێ لەوە کە ئیمان و عەقیدەی خەڵک ڕاستکەینەوە، خەڵک لە خوا نزیک بخەینەوە، خۆمان و خەڵک زیاتر بە ئاین و بەرنامەی خوا ئاشنا بکەینەوە، ڕۆڵەی مسلمانان پەروەردە بکەینەوەی ژۆمان بۆ دەگرێ لەسەر بناغەی قورئان، لەسەر بناغەی سنەت، بە ڕەوشتە ئیسلامیەکان پەروەردەیان کەین و بیان ڕازێنینەوە. کاری ئێمە ئەوەیە کە خەڵک و وڵاتی خۆمان پاکسازی تێدا بکەین، بژاری بکەین لە شتە خراپەکان، لە زوڵم، لە ستەم، لە فەساد، لە فەرقوجیایی، لە ڕەوشتی نزم و پەست، و بیڕازێنینەوە بە سیفەتە بەرزەکان، بە خواپەرستی، بە دادگەری، بە تەبایی، بە ئاشتەوایی، بە ڕەوشتە جوانەکان. بەڵام یەکێکیش لە کارەکانمانیشێ لە چالاکیەکانمان ئەم مەسەلەی دەنگدان و بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردنە. بۆ ئەوەش حەقیقەت لەبەرەوە کە خاوەنی ئەسڵی سوڵتە و دەسەڵات خەڵکە، خەڵک و جەماوەر خاوەنی ئەسڵی سوڵتە و دەسەڵاتە. بۆیە خوای پەروەردگار سوڵتە و دەسەڵاتی بە ئەمانەت لە قەڵەمداوە و فەرمانیشی بە خەڵک و جەماوەر کردووە ئەو ئەمانەتانە بە خەڵکی شایستەی خۆیان بسپێرن. بۆیە بەشداری دەکەین و بۆیە بەرچاوی خەڵک ڕۆشن دەکەینەوە کە لەگەڵماندا دەستبارگر و هاوکار بن. ئەو ئەمانەتی بەرپرسیارەتیە ئەگەر جارێک و دوو جار و چەند جار بە خەڵکی نائەهل سپێردران و پەرێز و بەرهەمی شومی لێکەوتەوە، بە ئەم جارە پند وەربگرین لە ڕابردوو. ئەو ئەمانەتی بەرپرسیارەتی لە پەرلەماندا و پاشان حکوومەتی لە هەناوی پەرلەمان پەیدا دەبێ، با بە خەڵکی شایستە و ئەهلی بسپێرین بۆی کە جاریکە پەنجەی پەشیمانی نەگەزین. خوشکان و برایانی بەڕێز، بیکەن بە نیشانە هەمیشە هەر کەسێک ئامانجەکەی شەرعی بوو خەفتانی و مشوری ئامراز و وەسیلەی شەرعیشی بۆ دەخوا. هەر کەسێکت بینی پەنای بردە بەر وەسیلەی ناشەرعی، وەکو درۆ لەگەڵ خەڵک کردن، قۆڵی خەڵک بڕین، وعدی درۆ بە خەڵکدان، تەزویر و ساختەکاری کردن، یاخود جوڵاندن و وروژاندنی غەریزەی خەڵکی و ترساندن و تەخشان و پەخشانی امتیازاتی مادی و معنەوی، ئەو پارەی کە پارەی خەڵکە لە دەستی خۆیاندا قۆرخی دەکەن، جا دەیدەن بە هەندێک کەس. هەر کەسێکتان بینی
ئامڕاز و وەسیلەی ناشەرعی بەکارهێنا بزانە ئاماژەکەشی ناشەرعیە. هەمیشە ئامانجی شەرعی وا لە خاوەنەکەی دەکا بیر بکاتەوە لە ئامڕازی شەرعیش. ئەگەر مەبەستت بەرەو خواچوون بێ بەڕێی خوادا بۆ لای خوا دەچی، ئەگەر مەبەستت خزمەتکردنی خەڵک بێ بەو ڕێدا دەڕۆی کە خزمەتی خەڵکی تێدا بێ. ئەنجا شتێکی دیکە بە پێویستی زام لەم مەقامەدا باسی بکەم ئەوەیە کە دەسەڵات بەدەستەوەگرتن و نوێنەرایەتی خەڵککردن ئەمر و نەهی بەدەستەوە بوون لە نێو کۆمەلگادا لە ڕاستیدا ئەویش وەسیلەیە و ئامرازە و ئامانج نییە. خوای پەروەردگار لە سوورەتی حەجدا دەفەرمێ الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور. دەفەرمێ بڕواداران ئەوانن کە کاتێک لە زەویدا دەست ڕۆیشتومان کردن، پێکانیانمان چەسپان، دەسەڵاتمان پێدان، نوێژ بەرپا دەکەن، زەکات دەدەن، نوێژ حەقی خوایە و زەکات حەقی خەڵکە، فەرمان بە هەرچی شتی باشە دەکەن، ڕێ لە هەرچی شتی خراپە دەگرن، سەرنجامی کارەکانیش بۆ لای خوایە. کەواتە ئێستا لە ڕاستیدا کەسانێک چوونە پەرلەمان و حکوومەت بەدەستەوە بوون و دەسەڵات بەدەستەوە بوونیان کردو بە ئامانج. ئەگەر تەماشا بکەن کابرا تەماشا دەکەی هەموو شتێک دەکا لە پێناوی ئەوەدا کە لەسەر کورسەکە بمێنێتەوە یاخود بچێتە سەر کورسی. ئەوە تێی نەگەیشتووە، نازانێت کە بەرپرسیارەتی وەسیلەیە بۆ خزمەتی خەڵک، بۆ ڕازیکردنی خوا بەهۆی خزمەتی خەڵکەوە. شتێکی دیکە دەمەوێت پێتان بڵێم ئەوەیە کە شتێکی زۆر مەنتیقیە، زۆر لۆژیکیە، پێویست بۆ ناکە ئینسان زۆر عەقڵی خۆی هەڵگوشێ و تێی بگا. بنشینەیە کە دەڵێ فاقد الشەیء لا یعطیه، کەسێک شتێکی پێ نەبێ ناتوانێت لێی ببەخشێ. ئەرێ کەسێک لە ذاتی خۆیدا دادگەر نەبێ، لە نێو حیزبەکەیدا لە نێو دەوروبەریدا دادگەر نەبێ، یەکسان نەبێ، دەتوانێت یەکسانی دادگەری بۆ هەموو خەڵک بێنێ؟ بەردی گەورە نیشانەی پێدانەدانەیە. ئەتۆ ئەگەر چاکە و خێرت پێ دەبێت لە دەوروبەری خۆدا ڕەنگ داتەوە. ئەگەر خێرێکت پێ لە پانتایەکی بچووکدا نەتوانێ ئەو خێرە جێبەجێکەی، لە پانتایی فراواندا چۆن دەتوانی؟ لە حیزبەکەی خۆتدا، لە عەشیرەتەکەی خۆتدا، لە دەوروبەرەکەی خۆتدا نەتوانی چاکە بکەی، چۆن لە پانتایەکی فراوانتردا بۆت دەکرێت؟ و چۆن دەبێت خەڵک بڕوات پێ بکە؟ با بڵێ تو جارێ لای خۆت چاکە لە نزیکەوە چاکە بکە، ئەمجا خەڵک بڕوات پێ دەکات، لە دوورەوەش چاکە لەدەست بێت. بەڕێزان، ئێمە بێگومان ئەم کارە کە وەکو باسم کردن یەکێکە لە کار و سالاشەکانمان بە ئەندازەی ئەوە کە خوشک و برایانی خۆمان، چین و توێژەکانی خەڵک و جەماوەری خۆمان کە وەکو جاری دیکە گوتومە چاوەڕوانیمان لە هەموو کەسێک هەیە کە ڕوو دەکاتە قیبلەی خوا کە هاوکارمان بێ، و چاوەڕوانیشمان لە هەر کەسێک هەیە کە دەیەوێت کەرامەت و ڕێزی مرۆڤایەتی پارێزراو بێ، دەیەوێت دادگەری بچەسپێ، خەڵک ئازاد بێ، کەس بە منەتی کەس نەژیە، کەس لە ژێر چەپۆکی کەسدا نەبێ، کەس هاوڵاتی پلە دوو سێ نەبێ، چاوەڕوانیمان لێ هەیە کە هاوکارمان بن، دەستبارگەرمان بن. ئەگەر خەڵک هاوکارمان بوو، دەستبارگەرمان بوو، بۆ خۆیان کارێکی خێریان کردووە، تاعاتێکیان ئەنجام داوە، پاداشتیان لای خۆمەش لێیان مەمنونین. ئینشاءڵڵا لە دنیادا پێی سەربەرزن، لێی پەشێمان نابنەوە لەو شایەدیەی کە بۆ ئێمەی دەدەن، بۆ کاندیدەکانی ئێمەی دەدەن، و ئینشاءڵڵا کاندیدەکانی ئێمە لە جێ چاوەڕوانی خەڵکدا دەبن، لە دوا ڕۆژیدا پێی سەربەرزن، پاداشتی خۆیان دەبێ. خوا نەخواستە ئەگەر ئەو چاوەڕوانی ئێمە لە خەڵکمان هێوانە بوون، نەک مەبەستم ئێوە نییە، خەڵک بەگشتی، ئەو کاتە دیاران بارودۆخە بەهۆی بێهەڵوێستی خەڵکەوە ئەم بارودۆخە دیارە زۆرینەی خەڵک ئەم بارودۆخە هاتۆتە ئاراوە، و بەهۆی بێهەڵوێستیشانەوە بەردەوام دەبێ. قسەیەکی زۆر جوانەکە گوتراوە، بێدەنگی زۆڵم دروست دەکا، زۆڵم بێدەنگی دروست ناکە. جاگەر خەڵک
هەر وەکو پێشێ بیریان کردەوە وەکو پێشێ ڕەفتاریان کرد ئەو ئێمەش دەڵێن خوایە بۆ خۆت ئاگاداری ئەوەی لە تواناماندا هەبوو کردمان گوتمان و کردمان و ڕزا و تەکلیفمان لە خەڵک کرد و بۆمان ڕوونکردنەوە بەبێ ئەوەی کە گوێ بدەینە ئەوەی ئەو حەقە کە دەیڵێن زەرەری لێ دەکەین یا قازانجی لێ دەکەین ڕەزامەندی تۆمان کرد بۆ بە سەنجی مەحەک و پێوەر بەڵام ئەوە خەڵکە و بەدەممانەوە نەهات و بەدەنگمانەوە نهاتن مەبەستم ئەوەیە ئێمە بەڕاستی کە مادام نیەتی بەندایەتیمان بۆ خوا هێناوە و نەبێ نانمان لەسەر ساس سوتا بێ ئەگە خەڵک لەگەڵمانە بێ نەمان بۆ پەرلەمان ڕەنج بە خەسار بین ئێمە ڕەنج بە خەسار نابین ئەگەر ئێمە ڕەنج بە خەسار بین لە حاڵێکدا کە لەسەر جادەی شەریعەت دەڕۆین ئینشاء الله بەدوای پێغەمبەرەوەین عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی خەڵک لەگەڵماندا هاوکار نابێ دەبێ هەموو پێغەمبەرانی خوا ڕەنج بە خەسار بووبن ئەوانەی کە خەڵک بڕای پێنەهێناون و خەڵک لەگەڵیاندا نەبووە و خەڵک هاوکاریان نەبووە کەواتە وەکو خوا دەفەرمێت من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها ئەوەی چاکەی بکە سوودەکەی بۆ خۆیەتی ئەوەی خراپە بکە خۆی لێی زەرەرمەندە والله من کە خەڵکی فەقیر دەبینم خەڵکی داما و لێ قەوما و بێدەرەتان دەبینم نەک هەر خەڵکی ئەوەی کە توێژی ئیسلامی لەنێو حیزبە ئەڵمانیەکاندا لەنێو حیزباندا کە حکومڕان و باڵا دەستن خەڵکی ئەوان دێ بۆ لامان داد و فیغان دەکا خەڵکی ئەوان دێ بۆ لامان کۆستی کەوتووە کرێخانووی بۆ نادرێ ئەوانە خۆجگە لە بازنەیەکی تەسچی نزیک خۆیان خەڵکەکەی دیکە هەمووی مەگەر هەروە وەکو چوبێتە سەر مەزەبی مەڕ و شوێنیان کەوت بەگەر ناخۆ و نەبێ بەهرەمەند بێ زۆری زەرەرمەندە من کە ئەوانە دەبین خوێنم لە دڵ دێ بەڵام لە دڵ خۆمدا دەڵێم دەیشتان لێ بکەین دێ لەگەڵمان بن با بێکەوە چاکی کەین خۆ دەبێ خۆمان چاکەین خوای پەروەردگار لە ئاسمان و فریشتە نانێرێ زۆربەی خەڵک بەوە هەم دەترسێ بەوە هەم دەترسێ لە ترسی ئەوەی نانی نەبڕێ نانێکی حرامی بۆ خۆی پەیدا کردووە وا دەزانێت کە ڕزقی ئەو بەدەست حیزبێکە و بەدەست عەبدێکە ڕزقی تۆ بەدەست خوایە ئەو بیرکردنەوە سەقەتەیە وای کردووە کە هەڵوێستی سەقەتمان هەبێ ئەو بیرکردنەوەیە وای کردووە کە کەسانێک هەڕەشە و گوڕەشەی نان بڕین و سژنکردن و دەرکردن و چی لە خەڵک بکەن ئەگەر نا عەبد عەبدی خوایە و ئەرز ئەرزی خوایە و نیعمەت نیعمەتی خوایە و ڕزق ڕزقی خوایە بۆ دەبێ کەسانی بیگرنە دەست خوایان و قۆڕخیکەن ئەوە بێدەنجی خەڵک و بێ هەڵوێستی خەڵکە ئەم واقعی ڕەخساندووە خەڵک دەبێ لە خۆیانەوە ئەوە بیر و بۆچوونە غەڵەتانەی خۆیان ڕاستکەنەوە بە پێی میزانی شەریعەت بە پێی میزانی شەریعەت وەکو گوتومانە دەیان چار هەمومان بەندەی خواین بەڕێزترینمان لە لای خواوەیە کە تەقوای زیاتر بێ بۆ خوا سوڵحاوتر بێ شەریعەتی خوا فەرق بە کەس ناکە بە نێر و مێ بە ڕەش و سپی هەمووی وەکو یەکە نیعمەتەکان هەموو خوا بۆ هەمومانی خوڵقاندوون کەس لە کەسی زیاتر بەش پێوە نییە نابێ هیچ کەس بە منەتی هیچ کەس بژیە کەسێک کە موشە لە حیزبێک وەردەگرێ ئەگەر لە بەرامبەر ئەوەدا لێ وەربگرێ بێدەنگ بێ ئیرادەی بکڕێ موشەکەی لێ حرامە چەندان جار گوتومان و دووبارەی دەکەینەوە ڕزقی خۆت بۆ حرام دەکەی ڕزقی حەڵال پەیداکە بە منەتی کەس مەژیە چاوبەرژێری هیچ کەس مەبە ئێمە ئاوا دەبێ بیرکردنەوەکانی خۆمان بگۆڕین هەڵوێستی خۆمان بگۆڕین ئەو کاتە واقعەکەمان بۆ دەگۆڕێ ئەوەش بەڵێنی خوایە کە دەفەرمێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێ واقعی سیاسی کۆمەڵایەتی ئابووریان ناگۆڕێ تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن بیرکردنەوەکانی خۆیان هەستونەستەکانی خۆیان ڕەوشت و ڕەفتارەکانی خۆیان دەبێ بگۆڕن ئینقلاب بەسەر خۆیان دابکەن ئەمجا ئەو بارودۆخەی کە تێیدا دەژین لێی بێزارن لێی نیگەرانن لێی تووڕن لێی بەڕەخنن خوای پەروەردگار لە بەرەکەتی خۆ گۆڕینیان واقعیان بۆ دەگۆڕێ و واقع لارەکەیان بۆ ڕاست دەکاتەوە لە کۆتاییدا دەڵێم ئێمە خۆشحاڵین بەڕاستی بە جۆش و خرۆشی خەڵکی ئیسلام پەروەری شاری چەمچەماڵ و شۆڕش و تەکیە و ناوچەکانی دەوروبەریان و ئومێدیشمان وایە کە ئەو پۆلەکان دیدەی کە ئێمە خستومانە مەیدانەوە کە لە ئێمە خەڵکی هەڵبژاردن خەڵکی دانستن ئینشاڵڵا وەکو ئێمە تەماشامان کردوون هەرواش دەردەچن خوشکان و برایان ئەوانە چاوەڕێی هیمەتی ئێوەن چاوەڕێی هەوری ئێوەن چاوەڕێی سەرخستنی ئێوەن خوا پشتیوان بێ ئێوەش و ئێوە ینی هەم ئەوانەی کە لێرن هەم ئەوانەی لە دەرەوەی ئێرن ئێوەش ئینشاڵڵا هاوکار و دەستبارگەرێکی باشیان دەبن و
تاعەت و چاکەیەکی باش بۆ خۆتان تۆمار دەکەن کە بۆ دنیا ژێی سەربەرزیتان بێ بۆ دوا ڕۆژی ژێی پاداشت و ئەجرتان بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا عەلی باپیر بداتەوە. زۆری نەماوە گۆڕانکاریەکان سینۆ نزیکە هەمووتان دەنگی خۆتان بدەن بە کاندیدەکانتان. کاروانەکەم پڕ باڵاتە گوتراوە، تۆ کاروانی هەستانەوە و تێکۆشانی کاروانەکەم تۆ لە یەکەم هەنگاوتەوە تاکو ئەمڕۆ شکست بە شکست ئەهێنی. ئامادەبوانی بەڕێز داوا لە بەڕێز کاک سۆران عومەر وەکو سەرۆکی لیست دەکەین لەگەڵ مامۆستا عومەردا با جەنابێ فەرمن بۆ سەر سەکۆ. ئاڵاکانتان بەردەوام شەکاوە بێ و پشگیریتان بۆ لیستەکەتان بەردەوام بێ. سینۆ نزیکە بۆ گۆڕانکاریەکانتان لە کوردستان.